ایوار باش تماشاوان نجا توری ما ایرو وکریه توی بینر هر بابتک و هر کشک و هر آراسای که تدویت تو بخو اختیار که و آخفتنه لسر که ام جیل ورد خدمت آورگیتنا سرنجه نواکین توری امروی برنامه و برنامه مایی که خالی بینر بارزکان توری کی کراویه هر بابتک هر سرنجک هر کشک هر آراسی که توی بینر پید باش به قصه لسر که فرمو قصه خود که ایمیل تنیا خدمتی ورگیتنی سرنجه کانی واکین دوای ام ناو برا راستو خو لخدمتی ودام لگلم بن دوباره صلات نبی بینر بارزکان توری امرو بگومان توری کی کراویه ایوه هر پرسی که هر بابتک پیتان باش به اتوانن بشی که زور آزاد سرنجکانی خویی لسر در برنو قصه لسر کن تماشاوان نجا بگومان توری روی برنامه و برنامه مایی که خالی توری که فکریه هر کشک هر پرزیره که کوهین دخوازن آخفتنه لسر بکن لویر دنگی و بگومان دگهید و هند کارن بشی که زور آزاد سرنجکان نشان بدن به تایبەتی لە هەولێرە و دهوکی و هەروەها لە باژاری مووسڵێژی بەرەیە ژمارە تەلەفۆنێمە کوڕێک تێلێکۆم کونها لەسەر ئەکرانە دێل بەرچاوێتەوە بیت پەیوەندیە بکەن و کێشێن خوا بابەتێن خوا سەرنجێن خوا نشان بدەن یەکەم پەیوەندیشمان ئاڵێ لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش کاکەکار هەموو کاتێ فەرموو من ئەمەوێت بەنسبەت ئەم مەساجی کە لە هەرێمی کوردستان هەیە قسە بکەم بەڵێ فەرموو زۆر بەداخۆ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاسی ڕۆشنبیری و ثقافەتەکەی تا ئەو ڕادەیە گەشتۆتە تا ئەو ڕادەیە کە جۆرە مەساجێک لە هەرێمی کوردستانە ئەکاتەوە ئەمەش من بە جۆرە بازرگانیەکی ئەزانم بۆ ئافرەتە سینیانەوەی کە لە سلێمانی ئەکرێت ئێمە بمانێ و نەمانێ هەرێمی کوردستان لە 195 موسڵمانە ئەنجا ئەمە شتێکی زۆر ناشرینە ئەگەر بیانەوێت تەقلیدی ئەوروپا بکەنەوە لەوانەیە تا ڕادەیەک لەلایەن مۆدیل و ئەم جۆرە شتانەوە گەشت بێتین بە وڵاتانی کە بەڵام لە ڕووی ئەو جۆرە مەساجەوە هیچ من بە شتێکی باز هۆکارەکان شەیە کە تۆ بە شتێکی باش نازانی ئاڵاخەن ئەو مەساجە نەکردنێ ئەو مەساجانە بوو خراپبنانی ئەو هویانە چین کە تۆ بە خراپ لێکە دیتەوەمە من بەڕاستی هەتاکو ێستا نەمبینیوەیەک ئافرەت بڕات هەمووی هەر پیا و ئەڕوا بەڕاستی من نمونەیەکی لێ ماڵی خۆمانە بۆ هێنمەوە مەساجێکی لێ لای ماڵی خۆمانەوە شەو نییە باوەڕکە شەو نییە شەڕیتیانە بێت لەو مەساجە ئەگەر بە هەڵەشانە سوبێتم لەوانەیە ئێستا لا برابێ بەڵام ئەوە شتێکی زۆر ناشرینە هیوادارم حکوومەت ئەچن ڕێزمێ بۆ ئەو پیاوانەی ئەچن بەڵام بەداخەوە لەوانێ بڵێن لە 1000 پیاوە پیاوێکی ئەچن زۆر عیبە بۆ ئەوانەچن پەلاماری ئەو ئافرەتانایەن یعنی ئەوە شتێکی زۆر ناشرینە بەڵێ زێبار لاکرێ دەمێتە باش کاک زێبار باشتر کەرەمکە نسبة بابت من سقط بنحية وخزا حتى زي قضي خونيت ما نوت نطاقو كلن كو امشين بو عقاري بو تشتكي ورقرين اميدي دورين تورك هذه كو مثلا سطاقو بتاخوري كو خونيت نحية بنطاقو كلن دي قضي عندك جو عندك نحية يتوت يطاقو كلن نمونا حرير حلف على خرج يتوت يطاقو كلن بو دەبارە بالضبط کیرەیە کاکی زێبار ئاکرێ أقول دينارتي نحو دينارتي هيا نهاوە ئالیەن پەیوەندیدار هایدارکردن ژ کێشەوە هەی أري والله ما قالك أقدر ترى ما يقدر على جيت تايوان دورو مثلا مدير ناحية جيت وكي شرواني بتعمل بتشتري تروي بس هيش تشناوت يا كريم تدير نوع بالي بدارين سرنجة جاش بيت نهارن چلا قلات زيوا باشتر توركتان كراوي وانيا توركي ايه توركي كراوي نهارن شخان فرمو من سەوارەت بە شتێکە دێن هەتا ئێستا دەڤەری پێشدە با بڵین بە ناحیەکانیەوە ئەڵێن ناحیەی ژاراوە هەتا ئێستا هەڵێکی ئافرەکانی لێ نییە بۆ ئەوەی یعنی وەرزشی تێیا بکەیت من لێرەوە لە کەماوەتێ دێناساوە هیوادارم لای حکوومەتی هەرێم و لانی پەیوەندیارگویان لێبێت بۆ ئەوەی هەڵێکی ئافرەکان بۆ ئەوەی وەرزش تێیا بکەن دروست بکەن هەتا ئێستا لێ نییە بەڵێ هیوادارین سەرنجی تو گەشت بێ ڕێکان لە ڕانیەوە دێکان ئەم کاتەوە باش بەداخەوە دیارە پەیوەندی پچرا مستەفا لە کانی سۆرە لەگەلمانە کاک مستەفا کەرەمکە
کاک مستەفا لە بناری کوسرەتەوە ئەم کاتەوە باش برا هەموو کاتێکت دەستخۆشیم بۆ جەنابت و هاوکاران و سەردەم بینەرانی بەڕێزی کەناڵی نالیا و زۆر جارێژ محاولم کردووە وەرەگەم پیرۆزبای تالێ بکەم کە بێلانانە کار بکەن ئینشاڵڵا و تەواوی بە تەوەرە و باس و خواسەکانی کە پەیوەندی بە کۆمەلگایەوە لە هەر بوارەکە لە هەم بوارەکانی ژیانەدا بیخەنە ڕوقسەی لەسەر بکرێت بۆی گرسەکان سارەسە بکرێت من وەکو گەنجێک ئەگەر دەرفەتی خۆتان بدەیت فەرموو دیارە تەوەرەکەتان کراوەی بۆ هەم بابەتێک دەبێت سپاسانەکەم بەنسبەت منەوە کە دیارە سەرەتای قۆناغی 2010 بۆ 2011 بۆ 12 پیرۆزبای دەتەوەی مامۆستایان و خوێندکاران و قوتابیان دەکەم لە باخچەی ساوان و تا دەگاتە زانکۆ پەیمانگەکانیش دەستخۆشی لە مامۆستا بەسۆزەکانەکەم بۆ بوونەوە ڕێژی بۆیەوە پاشان دەمەوێت دەنج خۆم خەڵپاڵدەنجی ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە خزمەت بە بواری زانستی میلەت دەکەن و پیا ماقوڵان و تەواوی دانیشتوانی کوردستان هاوڵاتیانی کوردستان وەکو مسلمانێک کە داوای ئەوە دەکەم کە زۆر داوام کرد لە زۆربەی ناوچەکانی پشدەر و گەرمێن و سنوورەکانی تردا کە کوڕ و کرێت لە خۆراغی هەرزەکاریدا لێک جیا بکرێتەوانێ بۆ ئەوەی بتوانێت پرۆسەس خوێندن بە باشی بڕوا بەڕێدا قسەمان دیارە من حکوومەتی هەرێم نایان ڕیزی حکوومەتی باسەوە بەڵام لە سەردەمی ڕژەمی باسی لعنەتی لە سەرەوەی چوار قۆڕنەکە خوێندومە شعبەی کچان جیا بوو قۆناغی خوێندە سەرکەوتوتر بوو بەڵام ئێستا کە میلەتێکی موسڵمانە وەکو بەڕێزکە پێش من ئاماژەی پێکرد داوا دەکەم کوڕان و کچان لێک جیا بکەن بە تایبەتی لە حوتی بنەڕێتەوە تا کۆتایی خوێندن بۆی هەم دینداریەکەمان خۆ بمێنێ هەم باید نەتەواتی بەڵێ کاک مستەفا بەڵێ سەرنجەکان گەیشتن باوکی نەورۆز لە هەڵەبجەوە لەگەڵمانە ئێوارتان باش بەڕاست باشتر وەڵا ئەو تۆرێ من ئەمەوێ باسی بکەم وەکو خۆشتان و هەموو کوردستانی ژاگادارن لەم سێ چوار ڕۆژەی پێشووە بۆمبێکی شیمیاوی با بڵین لە پشت هەڵەبجەوە دۆزرا بوویەوە ئێستاش ئەو ناوچەیە با بڵین قەدەقەیە کە هاوڵاتیان تایە بژین بەڵام من یەک شتی سەیر و پێکەنانیویتان بۆ باسکەم بەڕێزان ئەو شوێنەیە کە قەدەغە کراوە بە حساب هاوڵاتیان تایە هاتو چۆنەکە ئەو ماڵانیان ڕاگوێز کردووە بۆ شوێنێکی دوورتر لە ئەو شوێنە بەڵام ئەو ئاسایش و پۆلیسە و کاربەدەسانەی کەوا هاتوچۆی ئەو شوێنە ئەکەن نە دەمامیشێک نە هیچ مەرجێکی تەندروستیان تایە یعنی شتەکە لە ما سەیرە نازانم ئایا ئەو کەسانە خۆیان لێدراوە یاخود بەڕاستی ئەمە مەسەلەکە چییە یعنی من بۆ خۆم لی تێناگەم باشە ئەگەر ئەم شتە بەڕاستی ترسێکی هەیە بۆچی ئەبێت مەسەلەن ئەو پۆلیس و بەرپرسانەی کە بە چواردەوری ئەو بۆمبەوەن نە ماسکێک هیچ مەرجێکی تەندروستیان تیانە تکایە من لە ڕێی کەناڵی جەنابتانەوە ئەو تکایە یەکەم لە بەرپرسانی هەڵەبجە ئەو شتەیەک لای بکەنەوە ئەگەر بێت پۆلیس و ئاسایش تکایە دەمامیشان بۆ دابین بکەن و مەرجە تەندروستیەکانیان بۆ دابین بکەن بێگومان سەرنجی تۆ زۆر لە جێگەی خۆی باوکی نەورۆز بێگومان ماوەدی کەمی هەموو ماوەدێکی زۆر کوژەرە زۆر وێرانکەرە دەبێت هەر کەسێک خۆی بپارێزێتەوەیە باوکی هەنۆ لە ڕانیەوە لەگەڵمانە بەڵێ هەموو کاتێک چی برا بەڕێزەکەم زۆر سپاس دەستخۆشی بە تاپەکەتان دەکەم زۆر سپاس وەڵڵاهی ئەم تەوەرەکەی ئێمە لەسەر ئەوەیە بەداخەوە هیوادارین بتوانێت دووبارە پەیوەندیمان پێ بکاتەوە باوکی هەنۆ و سەرنجەکانی خۆی نیشاندا باوکی ڕەواند لە بەردەڕاش بەڵێ دەم باش باشتر باشی بەڕێزم زۆر سپاس فەرمۆ کاتە من دەستخۆشیم بەرنامە ڕێکوپێکەتان لێ دەکەن زۆر سپاس هیوادارم هەر بەرنامەکەتان هەروە گەشاوە و پێشکەوتو بێت بەڕاستی کەناڵێکی بەلهێنە و کەمانێکی زۆر ڕێکوپێکەکان زۆر لە بەرنامەکانتان ڕادەگرێم و تەماشای کەناڵەکەتان دەکەم بەڵام ئەگەر بکرێت پرسیارێکی بچکۆلانم هەیە لە خزمەتداین فەرمۆ خزمەت ئەم کەناڵیان گۆ مەسەل زۆر جا دەبێتم ناقەشە و لە ناو برادران کە باسیەوە دەکەین کەناڵەکەتان وەکو بیستمانە تەماشای دەکەین بێلایەنە بەڵێ يعني حەزەکەین بزانین ئەم کەناڵە دامی مادی مەصرفات دەبی لایەنێک یان کەسێک سەرمایەدارێک هەبی دامی ئەو بەرنامەتان لێ بکەوە نیە بەڵێ باوکی ڕەوان بێگومان کەناڵی ئێمە کۆمپانیا نالیە بۆ وەبەرهێنانی خانوبەرە خاوەندداریتیەکە هەمووی داهاتی ئەمە ئەن هەمووی مەصرفاتی ئەمە لەلایەن کۆمپانی نالیاوە بۆ دابی نەکرێت و بێگومان ئەمەش بەرسوی پرسیاری جەنابەت بوو بەڵێ
بەڵێ وڵا شاکەمە هەر ئەوەندە بوو دەستخۆشتانێ دەکەم زۆر سپاس باوکی زۆر سپاس باوکی ڕەوان بێگومان گەلێک خەڵک پرسیاری جیاجیا لەسەرەوەیکەن بەڵام ئێمە بە بەرهەمی ئەعلامی خۆمانە لە خزمەتی یادن فەرمایەکی لەو نمونەنە کە بەرنمەیەکی کراوەمان هەیە ئێواتوان هەر سەرنجێکتان نەبێ نیشان بدەن ئێمە بە ئیشی خۆمان بۆتان ئیزباتێکن کایمەکی کەناڵێکی بێلانی ئەنە ئەوە ئێوەن بڕیا لەسەرەوەدەن محەممەدمان لەگەلە لە شاری سلێمانی کاک محەممەد هەموو کاتێکێت زۆر سپاس دەکەم بەڕاستی من سەرنجتیابینیم هەیە لەسەر چینێکی گەورەی کۆمەلگای کوردەواری بەڵێ کە ئەویش بریتە لە چینی خاننشین کراوان چینی خانە نشین کراوان کە چینێکی گەورەی کۆمەلگای کوردەوارین بەڕاستی خاوەنی موچەیەکی زۆر زۆر کەمن کە پێویستی بە ئاوەڕ لێدانەوە هەیە هەر ئەو چینەیە کە زوربەی بەرپرسەکانی پێگاندووە لە چینی مامۆستا بێ یا ئەندازیار بێ یا دکتۆر بێ کە ئێستا خاننشین بڕوا بکە موچەکان ئەوەندەیە کە بەشی ڕەنگە دە ڕۆژی ژیانیان نەکان ئەو چینە پێویستی بە ئاوەڕ لێدانەوە هەیە جات کام وایە لە حکوومەتی هەرێم یا لە بەرپرسان بە شێوەیەکی گشتی ئاوەڕ لەو چینە فراوانی کۆمەلگەی کوردی بدەنەوە کە چینێکن بەڕاستی فەرامۆش کراون لە وڵاتانی دەرەوە بەڕاستی چینی خاننشین کراوان هەموو پێداویستێکیان بۆ دابین نەکرێت چونکە بەڕاستی ئەو چینە خزمەتی ئەم کۆمەلگایی چەند ساڵێکی تەمەنی خۆی لە پێناوی خزمەتا بەسەر بردووە من زۆر سپاسانەکەم سەرنج و تێبینیەکانم هەرەوەندە بوو تکە ئەگەر بشتوان بەرنمەیەکی کراوی لەسەر بکەن ئەوە شتێکی بەرنمەیەکی تایبەتی لەسەر بکەن زۆر باشە باش ئەوێ سپاسی جەناب دەکەم زۆر سپاس بۆ سەرنجەکانیشت کاک محەممەد لە شاری سلێمانیەوە ئارام لە سەی سایقەوە کاک ئارامام کاتەوە باش فەرمو سەرنج و تێبینیەکانت ئان ئەو تەوەرەی تواتەوە قسە لەسەر بکەیت دەنگی تو باش نایێتە ئێمە کاکی ئارامە کرد دەمەوێت سمارەت بە شارۆچکەی سەی سادەق بە قەزای سەی سادەق ئەو شارە بدوێم وەکو گەنجێکی لێلایەن من پێ ناگەم سەیری کۆمەڵێک شارەوانی ئەەکەم ئایا جیاوازی چێ لە بینی شارەوانیەکانە بۆ نمونە لەم ڕۆژانەیە من لە هەڵەبجەی تازە بوو گزاری بوو شارە کراوە چۆن بۆ ئەم شارە نەکراوە تۆ ئەمە بچای گەێنیتەوە کاک ئاراممە بۆ لەوەی کراوە و لە شاریەوە نەکراوە بوو جیاوازیەوە کوتوالێ جیاوازی هەیە لە دابینکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان لە ناوچەیەکی بۆ ناوچەیەکی تر بوو هەیە جیاوازێکی زۆر زۆری هەیە بچای گەێنیتەوە بۆ بەڕێتت بێنمەوە بەڵێ ئەەکەی لێرایە من پێش 6 ساڵ بەر لە ئێستا چوون بۆ ئەوروپا هەر خەریکی ئەو جادەی دێ قەلەر با بڵێ قەلەر بوون هەتا ئێستا دەستکاری کراوە هێشتا سایدێکی ماوە تازە بە تازە سایدێکی تەواو بووە هێشتا سایدەکەی تری تازە هەڵکردراوە ئایا تێ ناگەم هۆکاری چی بێ بەڵام سەیری هەڵەبجەی تازە بکە هەروەکو سەیتایەق وایە شارۆچکەیەکە قەزایەکە لەم سێ مەحافەزە ئایا جیاوازیان چی بێ ئەم بورجەی تایبەتی خۆی ئەویش بورجەیەکی تایبەتی خۆی هەیە بەڵێ کاک ئارام بەڵێ سەرنجەکان گەیشتن ئالانمان لە بەردەڕاش ئەم کاتە باش هەموو کاتێکت باشی زۆر سوپاس فەرمو من سەبارەت بە قوتابخانەتەوەرەکەم هەڵبژاردووە کە لەوانە لای ئێمە لە گوندەکانی سەر قەزای بەردەڕەش کە هاتوو چوەکە هەندێک قوتابخانەکان زۆر دۆرە ینی بە تایبەتی جێگایەوە نییە کە قوتابی بچێتە مەدرسە و ئەوەندە ڕێگاکە دوور بێ من خۆمێکێکم لەو قوتابیانەی کە ڕێگەم 5 کیلومتر تا 6 کیلومتر دوورە لە قوتابخانە ئاخر ئێمە چی بکەین ئەمە بۆچی کاک ئالان ئەمە بچای گەڕینتەوە بۆ قوتابخانە لە شوێنی ئێوە نییە لە شوێنێکی دوور دەسایە وڵا ئەمە لە سەر حکوومەتەوە هیچ قوتابخانەیەکمان نزیک نییە ئەمە يعني قوتابخانەیەکی نزیکمان ئێمە لە سەر بە ناحیە ڕۆژێ دەخوێنین ئێمە جێگای گوندەکانی دەوروبەری زۆر یعنی ئەوەکە زۆر دوورە کەواتە جەنابە لە گوند ئاکنجی نیشتە جێوانیە بەلە هەنی لە گوند ئێوە قوتابخانی پێویست نییە بۆ ئێوە بتوانن لەوێ بخوێندن تاواکەن لە گوند ناخێر لە گوند ئێمە قوتابخانە تا پۆلی شەشەمی سەرەتاییە بەڵێ بەڵێ کاک ئالان هیویدارم جێن بەرپرسیار های سەرنجێتە بن ئاواتە لە کۆیە کاکاواتم کاتەوە باش کاتێکی باش فەرموو کاکاوات وەڵام دیارە دەمەوێت لەسەر ئەو وەزایی ئەو مەترسیەی کە ئێستا لەسەر کوردە چ لایەن
وڵاتی عێراق حەڕەوەکان چ لە دەور و پشت سرنجی خۆم خەمەڕوو و پێم وایە بەقەناعەتی خۆم سرنجی تەواوی خەڵکێکی دڵسۆزی نیشتیمان پەروەرە کەوەی کە من ئێستا دەمەوێت باسی بکەم. بێگومان هەمومان لە کوردستاندا خەمخۆری کوردستانی و پێشمان خۆشە نەک هەر وڵاتێک دوو دەوڵەتمان هەبێت سێ دەوڵەتمان هەبێت بەڵام پێم وایە ئەمڕۆ پێم وایە باسی وڵاتی سەربەخۆ و کوردستانی بەخۆ نەکرێ باشە چکە ئێمە تەماشا دەکەین چ لەلایەن لەناو خۆمان ڕێکپێک نین تێگەیشتو نین و چ دەوروبەریشمان دەبینین پێم وایە لەوانەیە ئەگەر باسی ئەوە بکەن پێم وایە ئەگەر هەر حەسارمان بێخنە سەر وەکو وڵاتێک وەکو شۆماڵمان لێدێ ئەوە سرنجی یەکەم. سرنجی دووەمیش لەسەر سەرکردایەتی سیاسی کورد کە تەواوی خەڵکی کوردستان سرنجی ئەوەیە کە ئێمە لە 2003ەوە دەبینین زۆر بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد تەنها ئیشوکارەکانی مەسالە و بەرژەوەندی حیزبی و شەخصی لە بەرچاو گوتووە. مەسالەی بەرژەوەندی میلەتەکەی ڕەچاو نەکردووە دەبینین باشکرا بۆ بەڵگەی ئەو قسەیەشم هەر ئەندام پەرلەمانەکان بۆ خۆیان شاهیدی ئەو قسەن کە لە بەغدا ئیش بەڕاستی زیاتر بۆ حیزبایەتی و بۆ مەسالەی حیزبایەتی و شەخصی زیاتر کراوە. کاک ئەگەر مزارم دەی هەر پرسیارێکمان بۆ لەسەرمان بابەت بڵێ کاکەوات بێگومان گەلێک جارگلەی لەوەکە لە بەغدا بۆ بەرژەوەندی حەزبی کارەکرێت بەرژەوەندی گەل لە بەرچاو نەگرێت لە هەرێمی کوردستانی شەم گلەیە زۆر هەیە لە کاتێکە کە ئەم حزبانەی بە تایبەتیمان ئەم حزبانەی لە دەسەڵاتدان ئەو حزبانەیە کە پاشخانەیەکی شۆڕژگیریان هەیە ئەمە نەبوون کە سەرپەرشتی ڕاپەرینی خەڵکی کوردستانیان کرد ئەمە نەبوون کە حکوومەت و مواسە فەرمیەکان لە هەرێمی کوردستان پێکێنە بۆ ئێستا وەکو ئێوە ئاڵێن وەکو خەڵکی ئاڵێن زۆر لە چاودێرەکان ئاڵێن بۆ بەرژەوەندی حەزبی لە سەروی بەرژەوەندی نیشتیمانی دانراوە ئەمە تا چەند کاریگەری لەسەر پرسی نەتەوەیمان لەسەر دەستکەوتەکانمان لە باشووری کوردستان هەیە کاریگەرێکی زۆری هەیە من کەم قسە دەکەم بۆ خۆم یەکێکم لەو شۆڕژ دیارانە هەموو ژیانم لە شۆڕژ کورداتیدا سەر بکردووە لە تەمەنی 15 ساڵی و من لە ڕژێمی بەعز دوور کەوتمەوە شۆڕژ کورداتی بەشدار بووم زیاتر لە 20 ساڵم پێشمەرگە بووم پێشمەرگە دێرم کە ئەو قسەیە دەکەم دیارم بۆ خۆم یەکەم ڕەخم بۆ خۆم لە خۆم دەگرم لە ڕاپەرینەوە کە هاتوونیە ئێمە لە ڕاپەرینەوە کە هاتوونیەوە بەدایان و بەسەدان هەڵەمان کردووە لە ڕاپەڕین چمان کرد لە 2003 مە کاکەیان کەرکک بەی خۆمان دەزانین بەڵام چاڵەمان کرد کاکیان ئەمە گەورەترین هەڵە بکە بەڵێ تاوانکردنی کەرکک ئێمە دەبوایە لە حەمرینەوە هێزدا بنین و ئەو شتە بێمەعنانەی کە هەمومان دەیزانین یەدە بۆ سەرکردایەتی کردایەتی ئەمڕۆ چاک دەزانن ئەگەر لەدەست ئێمە بچێت لەدەست ئەوانی دەچێت و دڵنیاتان دەکەم بە ئەوەن دەشتەوە بکەم ئەمە سەرکردایەتی کورد بە منە نازیر بە ئێمە پەساپۆرتی دەوریمان هەیە و ماڵ و مناڵنیشیوان هەمومان دەچین بۆ دەروی وڵات ئەگەر خوا نەخواسە وەزع تێکچی لەوانی تێک دەچی و خەڵک لەوێیان دادگایی دەکەن بەڵێ کاکەوات دیارە خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندی سەرنجەکان گەیشتن ئەوانیش تێک دەچی و سەرۆت و سامانیش لەوێش نەک بۆ خۆیان بۆ ماڵ منداڵەکەشیان دادگا بەڵێ دەکان لە ڕانیە لەگەرمان ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس فەرموو لەسەر ئەو تەوەری تواتێکی دیکات مۆتۆریال تەلەفۆن جای قەتاکردنەکەم بەڕاستی داواکاریشم لەو بەڕێزان دێن سەریال تەلەفۆن ئەوەندە قسە نەکەن چونکە بەڕاستی من چەندێمێکە چاوەڕوانم هەر خواخوایەوەم بوو دەنەخرێتەوە بەنسبەت تەوەرە کراوەکانتانەوە من دەمەوێت باسی ئەو خوێندکارانە بکەم کە دەرچووی پۆلی 12 ئامادەین لە پار ساڵ دانیشتوونەتەوە ینی عددێک ماونەتەوە وا بزانم 4000 کە نازانم چەند هەزارێکە ماونەتەوە هیوادارم ێ وەکو کەناڵی NRT بە دوواداچوونێک بۆ خوێندکارانە بکەن چونکە لە زانکۆڵای نیشدا ناتوانن لە ڕێ ئینتەرنێتەوە فۆرمەکانیان پڕ بکرێتەوە ئایا چارە نووسی ئەمانە بۆ کوێ دواتریش بە مەبەستی خاڵدانان لە کاتی وەرگرتنی خوێندکاران لە هەموو شوێنێکدا حسابی خوێندکاری شەهید هەیە بەڵام کەمەندامەکان ینی بە حسابی خۆیان بە شەهیدی زیندوو لە قەڵەم دراون بەڵام هیچ حسابێکیان بۆ ناکرێ ئەی ئەوانە ینی دەبێت خوا بینەوە دوعایەوە بکەین خۆزگە باوکی ئێمە شەهید بووایە ئێمە ناڵم خوا نەخەسە بەڵێ دەکەم بێگومانم گلەیە هینیان بۆ حسابێکیان بۆ بکرێت زۆر سپاسان دەکەم بێگومان ئەم گلەیە بینارە بەرەزەکان زۆر جارەکرێت پێویستە خەڵکی کوردستان هەمووی خەڵکێکی تاسییان داواکەی ماڵ هەیە کەسێکیان چەند کەسێکیان نەکوژرا بێ دەربدریان نەدیبێ بێگومان هەمویان پێویستی بەوەیە بە یەک ئاراست
ڕاستە خزمەتیان بکێت جیاوازی شەکەبێ بە جیاوازی ئەوەن دەزەق نەبێت کە توێژێک بە زۆرینەیە پەراوێز بخرێ هەروەها سیروانمە لەگەلە سامان لە شە مامۆر کاک سامانم کاتەوە باش ئەلۆ کاتت باش ێوارە باش باشتر بۆ جەنابەت چۆنی بەڕێز زۆر سوپاس فەرموو سەرنجەکانی خۆت هەرچەند ئاگاشمە تەوەرەکەینی ئەگەر تەواری ئێمە کراوەیە کاک سامان تەوارێکی کراوەیە فەرموو کام بابەتی زۆر گرنگە لە لای تۆ قسەی خۆت لەسەر کە فەرموو بەڵێ وڵای ئەم داواکاریمەیە ئێمە خەرشی گوندی شەمامەرینە بەڵێ ناچداوەڕاوەکان بەسا بەڵام 20 کیلۆمەتر لە شاری هەولێر دوورین تقریبا 2004 چونێنەرێکە تاکو ئێستا ئاوش خواردنەوەمانی یعنی ئاوش تەبیعی بیتن ینی کە میوانێک دێ شتێک دێ شەرمەزاری دەبین داواکارین لەو کەناڵە خۆشەویستی ئێوە بەڵێ حکومەت جێ لەوی بۆمان جێبەجێ بکە بەڵێ کاک سامان هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجەکانی جەنابەت بێ سیروان لە شاری سلێمانیەوە کاک سیروانم کاتەوە باش بەڕێز بەڵێ کاک بەرنامەیەتان دەکەین زۆر سوپاس وڵی بەنسبەت بڵین ئێمە ئەو داواکاری هەمانە داواکان لە حکوومەتی هەریەم کە یاسا سەروەر بێ بەڕاستی فەرقی ئەو نەکات فەرقی کوڕی هەژار و کوڕی دەوڵەمەندەکان نەکا بەڕاستی ئێمە داواکاریمان لە حکوومەتی هەرێمەوەیە کە یاسا سەروەر بێت لە کوردستان نەک بۆ چەند کەسێک تەماشاکەی من لە سلێمانی دانیشم لەم ئەوە تقریبا سعاتێ بەر لە ئێستا ساری کوڕی بەرپرسەکانە بینین لەو جادەی بەختیاری بە جادەی تۆزەکە مەشهورە ئەوان مەقسەد هیچ کەسێک نییە کە هەر محاسبەیان بکات داواکارم لەو کەناڵی ئێوە کە بەرنامەیە تا بێتم بە جادەی پۆزەکە لە بەختیاری ئەوەی لای تەربیە وڕات کە بە جادەی پۆزەکە مەشهورە هیچ کەسە ناتوانێت بڕا بۆ ڕێگایە لە بەڕاستی دەستگا خۆ کوڕی بەرپرسەکان ولا مەری خۆ لە شوێنی چکە ناوتم دەخوار ئەگەر بێت توێژێکی فەقیر ئەگەر بچووترین هین ئەسەر پێچی کە دیان ئەگەر مخالفێکی هین بەفتیشکەوە لێ پێچینی و لەگەڵەکرێ هیوادارم ئیتر چیتر ئەم سەرکردانی خۆمان بەخسە بە بەڵێ کای سیروان بەڵێ سەرنجەکان گەشتن حامید لە چەمچەماڵەوە کایک حامید ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بۆ ڕێزەکەم هەموو کاتێکت فەرماوە بابەتێ ئەتەوێ قسە لەسەرکەی گیانەکەم وڵی دیارە خۆم زۆر بە خۆشحاڵەزانم لە بەرنامێکی ئەنارتی شاشە جوانەکەتانەوە وەکو گەنجێک لە چەمچەماڵەوە بەشدارم ئومێدەوارم ئومێدەوارم بەرنامەکەتان پەری زیاتی پێ بدرێ دیارە هەزاران گەنج لە دەروی وڵات و لە شاری کوردستان و لە عێراقەوە بەرنامەکەدا نەبینیە باس لە معناتی ژیانی ڕۆژانی گەنجەکەم زیاتر دەرباری گەنجانەخۆن یان لە دەرباری شوێنی ترەخۆن ئومێدەوارم ئەو گەنجانی دێنە سەر خەتی هێڵی پەیوەندەکانتان لە کەناڵێکی ڕاگەاندنی یاوە جوان و میهرەبانی گەنجێکی وەکو ئەم شارانکە قساکە ئومێدەوارم بەرپرسەکانی حکوومەت تاکوکەی نایەنە جواب لەسەری دەرباری معاشی پێشمەگە قساکەم ئایا حکوومەت بۆ دەنگی لە حاسی پێشمەگە قەپات کردووە و تاکو یەساگە هەڵوێستی ئەو گەنجانە نادادەکات سنگی خۆیان ناوەتە بەرگولەی دژمنەوە ئایا چەکداری بە 300,000 لەم ڕۆژە تەنگانەیە گەنجی وا هەیە ئەلێ معاشەکەم 300,000 باشە 300,000 پێشمەگە بیدا بە جلوبارگ بیدا بە فیشک بیدا بە تفەنگ بیدا بە بژێوین مناڵەکانی وا لەم کاتەیە دەرگای خوێندن کراتەوە ئایا من بە بەرپرسەکانە لێم ئایا 300,000 بەس بدەنە قەڵب بۆ مناڵەکان خۆیان ئیداراکەن 300,000 پێشمەگە چی لێ بکە بەس بە ئێواڵێن با بەرپرسەکان بێنە جواو شورتەیەک ڕاستە شورتە و ئاشایز معاشەکان زیادە بەس بۆ وەکارەکەی چی ئەمانەوێت بەڵێ کای حەمید بەڵێ سەرنجەکان گەیشتن بێگومان زۆر جار لە لای پێشمەرگە بەڕێزەکانەوە گلەی کەمی موچە و کەمی ئاوەردانەوە کرێتی وادارین شوێنە بەرپرسەکان گیان لە سەرنجیەوە بێ ڕۆژان لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش ئێوارە باش کاکار باشتر بجەنابەت فەرموو بەنسبەت جۆرەکەی ئەمڕۆتان کە کراوەیە من ئەمەوێت بە ئەو خوێندکارێکی کوڕی پورم هەیە ماڵیان لە عەربەتە لە قوتابخانەی شەبانگە کەچی مامنەجیرەکان کتێبیان تەوزیع کردووە بەسەر خوێندکارەکانە نیوەیان کتێبی وەرگرتو و نیوەیشیان کتێبی وەرنەگرتووە ئەی دوو ڕۆژی تر ستاعیە و مەکتەب دەوام بە تەواوەتی دەست پێکات و دەست ئێن بۆ خوێندکارانە یعنی ئەو خوێندکارانە گوناحیان چیە بچن کتێب لەکوێ بێنن کە ئەچن بۆ لای مدیرەکە قساکەن مدیرەکەڵێ ئێمە کتێب نایەن تربیە شکاتمان لێکە یان خود تربیە لەسەرمانەکە تربیە محاسبەمانەکە ئەی بۆچیت وەزارەتی
پەروەردە محاسبەی ئەو مدیرانە ناکا کە لە کاتێکە کتێب ئەدرێ بەنیوە و کتێب نادرێ بەنیوە و هۆی چییە وەکو تو بزانی ڕۆژان خانە کتێب کە بەنیوەیە درێنی و ئایا کتێب نییە مەبەستێکی چیە بۆمە وڵی نازانم یعنی ئەگەر ئەو فەرق و جیاوازی نەبێ لە نێوان تەلەبەکانە بۆچی ئەڵێ کتێب نییە ئەی باشە چۆن ئەگەر هەرێمی کوردستان ئەم هەموو کتێب و شتانێک کە بە قسەی خۆیان چاپەکرێ بۆچی کتێب نییە یعنی من نازانمەوە سەبەبی چۆوە لە ڕاستیشە کوڕێکی پوری کەم هەیە لە پێنجێن تەلەبەی دوو ئیبتیدایە باوەڕ ئەکەی ئێستش نازانێ ناوی خۆی بنووسێت یعنی ئەمە چێ مامۆساکانیش ڕزمێ بۆیان کە یەنە سەر تەلەڤیزیۆن دەمەکەنەوە ئەڵێن بۆچی نامانێرنەوە هەرێمی کوردستان یعنی ئەمە چییە بۆچی بنێرن لە هەرێمی کوردستان بەڵێ سەرنجەکانت گەیشتن ڕۆژان خان دیاریمان لەگەلە لاولێرەوە کاک دیارم کاتەوە باش ئەم کاتت باش جانەزی بەڵێ فەرموو جانە باسێکمان هەیە لەسەر باسی ئەو شوقانەی کە 8,000 شوقەیە دروست کراوە لە هەولێر بۆ ئەو کەسانەی کە بێخانینە یاخود فەقیر و هەژارن ئێستا لە قەناتی هەولێر دوێنێ پێرێ چەند باسێک لەسەری کرا کوا دراوەتە شەریکەیەکی تورکی یاخود ئێرانی ئەو فەقیرانەی ئێستا کە ئینتیزاریان کردووە نێزیکی 3 ساڵە 4 ساڵە بە تەمای ئەو خانیانەنە ئێستا کەواتە بە 6 دەفتەر بفرۆشێ دوێنێ پێرێ لە قەناتی هەولێر ئەو باسە کرا کەسی مدیری قەناتی هەولێر ئێستا لە دادگایە لەسەر ئەوەی کە ئەو باسی کردووە ئەنجا ئێمە داوامان ئەوەیە کە ئەو باسە کراوە بەڕاستی بۆ میلەتی کورد ئەگەر لەلایەن ڕاگەیاندنەوە نەبێت تەلەڤیزیۆنەوە نەبێ ئێمە هیچ خەبەرێکمان نەبێت کەواتە لەو حاڵەتە دەبێت کە ڕووناڵ بین بەڵێ کاک دیارهۆی هۆی تاوانەکردنیان پرۆژە ئەم یەکەنی شتەجیبوانە ئێوە بۆ چاگەێنیتەوە بوو تا ئێستا وەکو توالێمە 2-3 ساڵ بەسەرچەوە بوو تا ئێستا تاوان نەکراون تا ئێستا دانە شەریکەک پێشتر شەریکەکەش تەواوی نەکرد هەرا ڕۆیشتەوە تووشیا نازانم عەقدەکانی بینی خۆیانی تر چۆن بۆ بەڵام ئەگەر شەریکەیەک کە عەقدەچی کرد مەسئولە بەرامبەر عەقدەکەی خۆی وانە دوایی ڕۆژ تا ئێوارە ئەوانە لەسەر تەلەڤیزیۆن دەرێن کوردستان ئازادە و نازانتی ئەوانەی لە ئەوروپا نەبێنەوە ئێمە 4 ساڵ 5 ساڵ لەمە پێش لە ئەوروپا هاتینەوە و ناومان نووسی کە عەرزمان بدەنێ و شەریکەکەی خانوویەک بوو لەسەر شەفتێکە کەسی ئێستا خانیەکەش هەر نەما ئەسەریشی نەما ئەو ڕاق و مەوراق و معاملاتی کردمان هیچ ئەسەرێکی نەما نازانین چی لە شەریکە دەپرسین بە ناوی ئەو شەریکەیە لەوانەیە حکومەت بەر ئاگاداریش نەبێت کەسی بەڵێ کاک دیار سەرنجەکانت گەیشتن پڕ کردوێتەوە بەڵێ بینەرە بەرەزەکان دوایام ناوبرا لەسەر هەمان بابەتان و تەوەرێکی کراوەکەوەی بینەر هەر چ بابەتێکتان پێ باشە قسە لەسەر بکەن بەردەوامە بین لەگەڵم بن بەڵێ مەریوانمان لەگەرە لە چەمچەماڵەوە کاک مەریوان فەرموو ئەم کاتە باز بەڕێزم هەموو کاتێکێت دەستخۆشی بەرنامەکەت لێکەین هیواداری نمونەتان هەر زیاد بێ و کەناڵێکی گەشاوەیان بەڕاستی دەستخۆشیتان لێکەین زۆر سپاس ئێمە لە خزمەتی ئێوەداین ئێمەش زۆرمان پێخۆشەکەوە لە خزمەتی ئێمە ڕازی بن سوپاسانەکەین سەرکەوتو بن بەڕێزەکەم تەوەرەکەتان تەوەری کراوەیە و لە هەموو باسێک باسەکرێت بەڵێ ئەوەی تو پێت باشە بەڵێ بەڵێ من وەکو خۆم وەکو گەنجێک وەکو کەسوکار شەید وەکو ئەخێزاندارێک بەڕاستی زۆر زوڵم لێ کراوم زۆر قەدر لێکراوم لەلایەنی ئەم حکومەتەوە من بۆ چەند جارێکیش بەشداریان بەرنامەیەم کردووە بەڕێزەکەم من پۆلیس بووم پێشتر نان بڕاو کراوم لە 25 حەوت لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانەوە دواتر بە بڕیارێکی سیاسی گەڕان کە سەرنجەوامەکانمان لە 17 شوباتەوە سوێن بە ئیلای خودینارێکی معاشە نەداوە پێمان بە بڕیاری مامۆستا جەلال جێگری وەزیری ناوخۆ و عەمیل باخەوان دەرکراوین لەسەر میهنەکانمان دوور کراوینەتەوە یعنی بەڕاستی ئەم کوردستانی مۆهیلاتەوە گەنج خۆی سوێنەوە تا لەم ڕۆژانی پێشوە خاتوو بەناس خوالی خۆشبێ خۆستان یعنی ئێمە ژۆمانیات و بەڕاستی خۆمان بکوژین و خۆمان بسوێن خۆمان لەناوبەرین بەڕاستی ژیان زۆر ئەسەمە لە کوردستان ژیان زۆر زەحمەتە یعنی داوا ئەەکەم لە ڕێ ئەم بەرنامەی بەڕێستانەوە لە ڕێ جەنابدانەوە داوا لە دەسەڵاتداران و لە کاربەدەست و لە حکوومەتەکەم ئاورێک لە گەنجان و لە بێکاران بدەنەوە تکایان لێکم ئاورێکمان لێ بدەنەوە با چیدی لەوە زیاتر ڕغەسوور نەبین و هەڵە بەرامبەر هیچ کەسێک نەکەین بەڵێ کاکی مەریوان هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجە جوانەکان و پڕ هەستی تو بێ هیوادارین ئەو دیاردانێکە تو دەستنیشانێکێک کە بێگومان زۆر مەترسیدارن لەسەر کۆمەڵگایمە چارەسەر بکێت کە ئەکرێش چارەسەر بکرێتەکە نیەتێکی جدیە بێ حەمیدمان لەگەلە لە گەرمیانەوە کاک حەمیدەم کاتەوە باش زۆر سپاس فەرمۆ بەنامەی دەستخۆشە و بەنامە لێ یەکەم سپاس کاک حەمید وڵای قوربان من وەکو پێشمەرگەیەک ئەڵێم ئەو بەرپرسانە هەتاوەکەی ئاورەت لە پێشمەرگە نادن و تاکەی حەساب بۆ پێشمەرگە ناکەن
من لێرە بە خۆیان ئەڵێم 300,000 لەگەر ڕێزمدا بۆ جەنابتون بۆ هەموو بینەران 300,000 باش بەشی ژەمێکی مەشروب خواردنەکەی خۆیان نەکات تاکەی ئەم دەستیە پێشمەرگەیەک بڕۆها لە جۆرەلاو قەرەت تەپە و خانەقینە حەسیرێکیان بۆ هەڵداوە بە 300,000 پێشمەرگە پێ عیبە ئەنا ئەویشە ناکە بۆ ئەوان وەکو حەسی نەتەوایەتی گرتێتی ئەنا هیچ مەجبور نییە ئەوە بکات پێ عیبە ناکشێتەوە بەڕاستی یەکێ من بە خۆیان ئەڵێمەوە بەرگری فراکەوتنە بڕوە لە 500,000 بۆ 700,000 دەوامەکەیشان دەبە بیسا ئیساکە لەگەر ڕێزمدا بۆ جەنابەت بە درۆی خۆیان ئەڵێن مەعاشەکە زیاکە بۆ 500,000 بەڵامەکە دەوامەکە بەرامبەرەکەنەوە نازانم دەچی تاگەی نازانم تاکەی ئەم خەڵکە بەگیرەجان لەگەر ڕێزمدا بۆ جەنابەت بەڵێ کای حەمید سەرنجەکان گەیشتن لەتیفمان لەگەلە لە چەمچەماڵەوە کاک لەتیف هێوارت باش باش هەموو کاتێکت باش دەستخۆشی و بەرنامەیەت لێکەم هەر بژین سەرکەوتبوون ئینشاءالله زۆر سپاس برای بەڕێزم عارە بەڵێ خێر کەلامی ماقەلەوە من وەکو مفەوەزێکی پۆلیس دانیشتووی شارۆچکەی چەمچەماڵم و 52 ساڵە دانیشتووی ئەم شارۆچکەیشم 31 ساڵ خزمەتم هەیە لە سلکی پۆلیس لە 2005 شەوە فەرمانی وزاریم هەیە کە زەویم بنێت تا ئێستا زەویەکەم وەرنەگردووە و لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە ئەمەوێ دەنگی خۆم بگەێنم بەلایەنی بەرپرس کە تا ئێستا کرێکی خێزانێکی زۆریشم بەسەرەوەیە بەڵام لەبەرەوەی کەسێکی پێپشت و هەژارم کەس دیفاعم لێ ناکات تا ئێستا ئەو زەویەم وەرنەگردووە بۆ نمونە لە زمانی دوو ئیدارەیەوە کاتێک بەڕێز کاک فاتی عەبدوڵڵا دزەیی وەزیری شارەوانی دوو ئیدارە بوو لە سلەیمانی سێ جار سەردانم کرد جارێکیان چوومە لای خۆی وتم وەزەکەی من ئاوایە و خزمەتم هەیەم لاولا بەڵام لەگەڵ ئەوەیشا زەویەکەی بە من نەدا بەڵام برایەکی دانیشتووی شارۆچکەی ناوبراو لەگەڵ منە معاملەی بەدەستەوە بوو کە هیچ وەزیفەیەکی لە هیچ دایرێکە نەبوو یەکسەر بە چەند ڕۆژێک زەویەکەی وەرگرت بەبێ ئەوەی ئەو برایە لە هیچ دایرێکە منتەصیب بێ یا موەظەف بێ کە منی 1 ساڵ خزمەتم هەبوو بەڵام ئێستاکە منی کرێکی و پۆلیس من معاشەکەم باشە پۆلیسم ئەوە ئینکار ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەی شاگەر لە وڵاتەیەکێک ئەمڕۆ کرێکی بێ وابزانم یۆی معاشەکەی ئەڕوا خۆتان باشە معلوماتان لە وڵاتە کرێکی اینجا من لێرەیە بۆیە ئەو میحنەتەی خۆم و مناڵەکانم مارەسەی ئەوەی بەڕێزەکەم بەڵێ کایەکی لەتیف ئێمەش هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجەکانی تۆ بێ و مافی تۆ وەکو پێویست جارێکی دیکە بۆ تۆ بگەڕێتەوە دایکی سازا لە شاری سلێمانیەوە بەڵێ بەڵێ دایکی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس وەڵاهی من دوو تەوەرم هەیە ئەگەر بتوانم باسی بکەم لەگەر بە کورتی بەڵێ بەڵێ وەڵاهی بێ پێشترین ئێمە فەرمانبەر بووین و تاعین کراین لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەڵام بەهۆی سەفەرکردنمان و گەڕانەوەمان بەڵێ کە خۆیان پێشتر لە کەناڵەکانەوە ڕیان ئەگەیان کە ئەو کوردانەی لە دەرەوەن بگەڕێنەوە ئەیان گەڕێنینەوە سەر ئیشوکارەکانی خۆیان بەڵام ئێستا چەندین هەوڵمان داوە چەندین جار ئەویزەمان داوە لەلایەن وەزیرەوە لەلایەن نووسینگەی دکتۆر بەرهەمەوە بەڵام تاوەکی ئێستا هیچ جوابێکی نییە بەنسبەت ئەوانەشی کە تازە تاعینە بن کە فۆرمەکانیان دابەش کردووە مەرجی ئەوەی تایە کە تۆ پێشتر تاعین نەبوو بێتی بەڵام باشە ئێمە لەم کاتا چی بکەین حکوومەتی هەرم چ پرۆژەیەکی هەبێت بۆ ئێمە لەلایەکی تریشۆ کە ئەڕۆی بیمەی بێکاری پڕەکەیتەوە ئەڵێت بۆ مامۆستانیە کەواتەیان ئەوان بیمەی بێکاری بۆ کێ دابینەکەن بەڵێ سەرنجەکانت گەیشتن مەسعود لە هەولێرەوە لە گەلمانە کاک مەسعود وارد باش چۆنی بەڕێزم زۆر سپاس کاگە کار من دەمێت دووبارە قسە لەسەر خانەوادە شەیدان بکەم تخوا کەسێک باوکی 30 ساڵ شەهید بێ 30 ساڵە شەهید بووە تخوا بمعنی ئێستا خانوێشی نەبێ یان شتێشی نەبێ داژ نەمەزراون دڵم زۆر پڕەکاکە من داوا لە حیزبەکەی خۆم دەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە داوای لێ دەکەم خانوویەکم بداتێ ئەگەر نا دووبارەی دەکەمەوە جارێکی تر من لەک نادەم بە پارتی و بارزانی زۆر تووڕم دڵم پڕە
کاک مەسعود هیوادارین وەکو کوڕە شەهیدێکی وەکو کوڕە شەهیدێکی هیوادارین لایەنە پەیوەندیدارەکان کە حەقی خۆتە نەک بە تەنیا حزبێکی سیاسی بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە شەهیدی کوردستانە باوکە لە پێناو گەلی کورد گیانی بەخەت کردووە هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان جێ لەو معاونەتەی تۆ بێ وەکو گەنجێکی ئێستا وەکو کوڕە شەهیدێ بەم شێوەیە بەڕاستی تەئسیل لە منیش کرد هیوادارم گیان لە تۆ بێ لە سەرنجەکانی تو بێ وەکو پێویست بەهانای داواکاریەکانە بێن بڵێ آخر قسەم ئەوەیە خدا زانی هەموو بەرپرسەکان هەموو شتێکی لە کاک مەسعودی دەشارنەوە بە سەرۆک بارزانی دەشارنەوە بۆیە ئێمەش ئەوەمان بەسەراتوە بەرپرسەکان نایگەێنن بە سەرۆک ئاگای لێ نییە هەموو خیانەتی لەگە دەکەن بەڵێ کاک مەسعود سەرنجەکانت گەیشتن سەیران لە شاری سلێمانیەوە ئەم کاتەوە باش هەموو کاتێکە بەڵێ سەیران خان هەموو کاتێکە باش شاشەکەتان هەر ڕووناکتر بێ ئیشەڵڵا زۆر سپاس کاکی من حەزەکەم بەرنامەیەکم هەیە بۆ بەردەستی حکوومەت بڵێن ئێمە مۆزەفین 20 ساڵ خزمەتمان هەیە تااقەتمان چۆ لە دەوامە ئەگەر بەرنمەیەکی تەقاعودیمان بۆ دانێم قەیتێکە با بڵێ ئەوەی لە 20 ساڵەوەیە با لە سا هەشتای بنێ ئێمە بچینە ماڵەوانێ ئێمە تەمەنێکمان هەیە با چوار گەنج لە شوێنی ئێمە دانیشیە بەڵێ ئەوە زۆر باش نییە خوا بۆ ئاوڕانەیەکیشە بێگومانەوە ئەو کەسانەیت دەمێک خزمەتەکەن پێویستە کە چونە تەمەنێکەوە پێویستە حکوومەت وەکو تاقاعادێ بوو بڕێتەوە لە ماڵەوە و بۆی ئەو جیلی تازە هاتووە ئەوانیش لە جێگای ئەواندا مەزرێن ئەمە یەکێ بێتە هوی کاری ئەوە کە کێشەی بێکاریش نامێنێ بەڵێ سەیران خان سەرنجەکان گەیشتن مەجیدمان لەگەلە لە بەکرەجوو کاک مەجید ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵێ کاک مەجید سەرنجەکانی لەسەرەوەی کێتواتە من دوو ڕەخنەمەیە فەرموو یەکەمیان ئەوە من 20 ساڵە خزمەتی پێشمەرگایەتی یەکەم بەڵێ خەڵکی وا هەیە 6 مانگ با بڵێن بۆ 3 مانگیش تەعین بووە کە تێ عەزێ وەرگرتووە من 20 ساڵە خزمەتەکەم هەروەها برینار بوومە شەڕ نەماوە بەشداریم نەکردبێ کەچی کەس ئاوڕم لێ نایەتەوە ئەمە یەک دووەمیان من تەسیری متەوەسەم خوێنووە بەڵام لە سێوازمیانەوە ئێستا ئەمەوێ بگەڕێمەوە بۆ خوێندن چوومە مەکتەبێکی باڵنە شەوانە لێرە لە بەکرەجۆ لای خۆمان وەرەقەیەکی تەئیدیان بۆ کردم وەرەقەکە بە حساب لە تەربیەی سلێمانیەوە کتابم بنە بۆ کەرکووک چوومە ئەوێ لە تەربیەوتیان کاکە ئەمە شملی تۆ ناکە تۆ بە هیچ شێوەیە بۆت نییە لە سلێمانیا بخوێنی و مەمنوعە ئایا بۆ ئایا من خەڵکیام کوردستانە نیم من بەشم نییە لەم کوردستانە من خۆ یەکێکی بۆ کاک مەجید تۆ یەکێکی بوو کە نەهێشت و لە شاری سلێمانی درێژە بە خوێنی خۆی بدەیت نازانم ئەوان ئەڵێن مەمنوعە بە هیچ شێوەیە تۆ بۆت نییە لێرە بخوێنیە بێ بچیتەوە لە کەرکووک باشە من دەوام من لێرێ پێشمەرگەم لە سلێمانیە ئایا من ئەتوانم لێرە ڕۆژانە بچم بۆ کەرکووک بۆ شەوان بخوێنم و بێمەوە بەڵێ ئەوە من ئەو دوو ڕەخنێمێ هیوادارم کە بگەیەتە بەرپرسەکان و ئێمەش هیوادارین ئەم خەڵکە ئاگادار بن بەڵێ سپاس نەهرۆ لە شاری سلێمانیەوە لە گەرمانە کاک نەهرۆ ئەم کاتەوە باش هەموو کاتێکە بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێرە مامەجان زۆر سپاس کاک نەهرۆ فەرموو وەڵی نازانم من بەشی باخچەکانی سلێمانی ئەم چواردەوری شەفتێک ئەوەی مەلی محمود ئەو پارۆپێراریش هەموو نوێشان کردوەمانە این ساڵیش مەسەری زۆریان کرد بەس نازانم ئەمە مەفەڵە نوکتەیە ئەم تەنکەرە چێ دامێ خوا ئەوە سێد ئاوە شوێنەکایە خۆبیریان لێ و دوای ئاوشتیان ڕێیا تەنکەرێکە وەسێ ئەیکاتە ناو ئەو خەزانانە بۆ دروستکراوی باشە بیرەکەی خۆی ئەو تەنکەرەکە شتێکی زۆر زۆناشێت حادیسێنێت خۆی جادەکە بستێکە ئەم تەنکەرە ژەوەسیز معدە سارە خۆیەکە بەژێریەوە زەرەری ژیانی مادی لە خەڵکی ئەمە کێشەیەکە و زۆر ناشمیشەیتر داواکارم لە بەشی باخچەکان چارەسەر زۆرنەوە لە ڕێی بەرنامەکەی جەنابتەوە و دەخۆشتان لێرە زۆر سپاس هیوادارین سەرنجەکانت بۆ ئەو لایەنە پەیوەندیدارەکان گەیشت بێ محەممەد لە قەڵات زیوا لە گەرمانە کاک محەممەد ئەم کاتەوە باش هەموو کاتێکت فەرموو دەکەم دەخۆشم بەرنامەکە دەکەم زۆر سپاس خەلەی وەک پێشمەرگە بەڵێ وەڵی من پێشمەرگەم وەڵی خاوەنی حەسەر خزانم لە خانی کرێدەم قەسەم بەخوای 4 تەلەبەم هەیە ئێستا ئەوە مامۆستا داوان لێ کردوم بۆ جلوبەرجی بەڵێ پێم ناکردێت دەبێ بیان هێنە دەرێ لە مەکتەبێ جا هیوادارم لە حکومەتی
کوردستان ئاورەکەم لێ بداتەوە بەجددی چوارتە لە بەم هەن وەڵڵا با بێن بە دواداچوونی بۆ بکەن داهەوای یان نا بەڵێ کاک محەممەد بێگومان ئەوە تۆ یەکەم پێشمەرگێ بەڕێستنی کە پەیوەندیەکە بێگومان گەلێک جار ڕۆژانە لە بەرنامەی مایکە خەڵک پێشمەرگە بەڕێزەکان تەلەفۆنەکەن و ئەوان زیاتر لە هەموو توێژەکانی تری کومەلگا گلەیان هەیە گلەی لە کەمی موچە گلەی لە وەکو پێویست ئاوەر نەدانەوە کە بێگومان پێشمەرگەش پارێزەری دەستکەوتەکانی خەڵکی کوردستان و سەروەت و سامان و سەر و ماڵی خەڵکە پێویستە وەکو پێویست هیوادارین سەرنجەکان بۆ شوێنە پەیوەنددارەکان گەیشت بێ لوقمان لە شاری سلێمانی کاک لوقمانم کاتەوە باش زۆر سپاس فەرموو لەسەر تەوەری تێکەڵکردنی قوتابیان قساکەم زەحمە نەبێ بەڵێ فەرموو سببی تێکەڵبوونی قوتابیان بەس مەسەلا دوو لە ڕوو جەنابووینەکە گەر مەسەلا فەسادی نەبێت چی شتێکی کە لە عرادایە کە بەرەو پێشکەوتن بڕوا بەرەو التیزاماتێکی باش بڕوا بەرەو حەزارەتێکی باش بڕوا چیتری هەیە لەوە زیاتر ئەگەر ئەمان ئەم بەرنامان هەیە لە بینی خوانە لە بیئەی خوانە لە بەرنامی خوانە چیترێتی کە هەیە ینی بابزانین هین چوونە ناویەکەوانەیە قوتابی کە چوێن ناو پۆلەکەوانەیە حتا حەزرەتی عومەر قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ توانم هەموو خەزێنەی دنیا لەژە دەستی خۆمە حیزت کەم و خیانەتی لێ نەکەم بەس ناتوانم لەگەڵ پیرەژنەیەکە لە شوێکە لە شوێنەکە بخۆم یعنی تۆ ئەم هەموو گەنج و ئەم هەموو مناڵە گەنج و مڕاحقاکەی تا ناو پۆلەوانە و تێکەڵیانەکەی بە چی سەبەبێک و نازانم ئەم حکومەتە چی شتێک ئەبینێتەوە لەم سەبەبەی کە ئەوێت بیکە نازانم عینی مەبەستەکەی چییە بەڵێ هوشمەند لە هەولێرەوە لەگەڵمانە کاکی هوشمەندم کاتەوە باش چاو کاکە باشی زۆر سپاس لەسەر ئەو تەوەرێکە تو ئەتەوێ قسە لەسەر کێ فەرموو وەڵی کار تەوەری ئێمە بەڕاستی دەمەوێت جەنابەت بەرنامەیەکی بۆ تەرخان بکەیت فەرموو لە خزمەتدا مەسەلەی فۆرمی کەرکووکە بەڕاستی ئێمە کۆمەڵی خەڵکی زۆرین بەڕاستی لە 4,000 عایلە زیاتر دەبێت فۆرمەکانمان وەختی خۆی نەقڵکراوە بۆ کەرکووک ئێمە نەمادەی 140 شمولمانەکان نەقەیری 57مان هەیە ئێمە لە 2004ەوە زەرەرە بژێرین بەبێەوەی هیچ ئیسوادەیە بکەین یعنی ئەوە تەوەرێکی زۆر گرنگە بەڕاستی جەنابتان بە دوواداچوونی بۆ بکەن بۆ ئەوەی بزانین ڕێتان پێدەدەن ئێوە بەرنامەی لەسەردانێن یان نا ئەگەر جەنابەت لە کۆنتڕۆلی ژمارەیەکمان بۆ تەرخان بکەین من پەیوەندیت پێوە بکەم ئەگەر بزانین ئەو بەرنامەیە دەستەبەر دەبێ بۆمان یان نابێ بەرنامەیەدانەی بەڵێ کاک هوشمەند بێگومان سەرنجەکانی گەیشت ئێمە شەکو پێویستیشی لەسەرکەین هاوڕێ لە خەباتەوە لەگەڵمانە کاک هاوڕێم کاتەوە باش بەداخەوە هیوادارین کاک هاوڕێ دووبارە پەیوەندیمان پێ بکاتەوە بەختیارمان لەگەرە باوکی زیرەک لە باژارێ دووکێ السلام عليكم عليكم السلام باوێ زیرەک کەرەمکە برام ویدیوکە هەیەم بژینەم زیندانیت کوردستانێت سیاسی بەڵێ نزانین ئەوە بۆ ماوەیەکی درێژە ویدیوکە بوونەهاتی شکارلەمانێک و ڕاتبێت نەچێکن شوڵێت نەچێکن و تشتێک دیارینە هەندی چینە دەستگەهەیە زیندان دەبژن هەموو هەرن و نزانم قەرارێ دەرکەبن و جێبێکی جێگرن نینە ئەم حەسکەین یانی جەنابێ هەوە دیوچوونێکی دەجات پرسیار کەتن ڕێکا هەوە و بەرنامە هەوە گەلێکی سەرکەوتیە و ئەم هیوادارین ڕۆژ بە ڕۆژی پێش بشەویت و سپاسین بۆ سپاس باوێ زیرەک ئەم هیوادارن جێهێن پەیوەندیدار گۆهداریە وەکو هین وەکو زیندانیان سیاسی و بێگومان دەپێخەمەتە دووزا گەلێ خۆەوە دەردەسەریان گەلێک دیتنەوە و پێویست خزمەتەوە بێتەکردن نەبەس لە تەکیەوە لەگەڵمانە کاک نەبەس ئەم کاتەوە باش بەسا گردەنگی تەلەڤیزیۆنێکت کیسێکای نەبەس هەموو کاتێکت بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس بەڵێ کاکە سەبارەت بە تەلەڤیزیۆنەکەدا بەڕاستی بەرنامەی جوان داوەزێن دەستخۆشتان نێکم بەڵام پێم وایە بەرنامانە هەمووی ئاسنی ساتکوتانە بلێر بۆ گال لێدانە بەڕاستی هیچ کار بەدەست و هیچ کەسێ باوەڕ ناکەم گوێی لێ بگرێ کار بەدەستانی باڵای حکومی و حیزبی ئێمە شەرکێمەیە کایکێنە بەس ئەرکێمە وەکو ڕاگەاندنێکی سەربەخۆ بوێر و ڕازگۆ هاوسەنگێ ئەرکێمەیە کێمەش ڕۆی ڕاستەقینەیە کۆمەلگای خۆمان بە هەموو ئاراسەکانەوە بگەینین ئیتر ئەوە بۆ بەرپرسەکان و باڵایەنە تایبەتمەندەکە نەگەڕێتەوە چون پرسیارە دەنگێنین کە ئێمە زانیاریەکانەکە خۆیگەێنین بەڵێ
بەڵێ ڕاستە من دەستخۆشیتان لێکم بەرنامەکانتان جوانە بەڕاستی بەس هیواداری نێوان ژیان لەبگرێ ئەمە یەک دوو سەبارەت بەو برا پێشمەرگانی کە تەلەفۆنیان کرد ئەکە زۆر مەغدورن بەڕاستی من ئەمە هەمان سیاسەتی ڕژەمی پێشوو ئەیبینم کە کاتێک ئەو جوندیانی کە لە ڕێگای کەرکووک هەر کەسێ ئەو ڕێبینی بێزانێ کە چۆن سەدام حوسێن چۆن ڕزیلیانی کرد بوو موچەی نادا پێیان هەمووی بە بڕەپارەیەکی کەم خەڵک لەو سەیتەرەیە شتی هێنایە ئەم دیوە بەڕاستی ئەم پێشمەرگانی کوردستانیش عینەن وایە هیچ ئینتیمایەکیشیان نەماوە و بوو نەماوە کاکێ نەبەس ئینتیما لەلایەن پێشمەرگەوە بوو نەماوە ئەمە کرد بێگومان پێشمەرگەوە کۆ کەسێکی جانفیدەوە کۆ خەباتکار وەکو دڵسوستترین ڕۆڵەی ئەم گەلای کە لەو ئینتیما نەبێن ئەمە زۆر خەتەرە تۆ بۆ بچای گەڕین تۆ کۆتاڵێ بوو ئینتیما نەماوە بەڵێ وڵی ڕاستە سەردەمانێک لە شاغ ڕێگە ئینتیمایەکی زۆر بەردان هەبێ ئامادە بوون بەبێ موچە بەبێ هیچ شتێک وەرگری لە کوردستان لە خاک و وەتەنی خۆیان بکەن بەڵام ئێستا لەم کاتەدا ئەو هەموو بەرپرسە باڵایە دەبینن بە لێشاو ئەم هەموو بوجە زەبەلاحە دێتە کوردستانەوە کەس نازانێت بۆ چوە سەرفەکرێ و چی ئەیبا ئەو داماوانە بەرگری لە کوردستانەکەن بەو موچەکەمەوە من پێم وانییە هیچ ئینتیمایەکیان هەبێ و بەڵێ گاینە بە سەرنجەکان گەیشتن تاهامان لەگەلە کاک تاام کاتەوە باش ئەم کاتە باش برام دیوارە باش باشتر فەرمۆ کاکە گیان دوو پرسیارمەیە فەرمۆ یەکەم سلێمانی فرەش یا 20 ساڵی ترەوێ بێتە مادەی 140 دووهەمیشی من یەکەم کەس بووم لە قەرەبۆ لا سەنفیلی بووم لە ساڵی 80 بەڵێ ئێستا هەمووی مەعاشی هەیە من هیچ بۆ تۆ نیتە معاشەکەت بۆ تۆ معاشت نییەوەکە توالەی وەرکە و کارەکەت یەکەم تەنزیلی بووم لە قەرەبۆلا ئێستا گشتی مەعاشی هەیە ڕێماڵەکە چوتا ئایا تو بە دوواداچوون نەکردووە بە دوواداچوومەکە پێویست بەرسەبی تۆ نەبووە کردوومە هەموویشم کردووە بەڵێ بەڵێ کات هیوادارم سەرنجەکانت پرسیارەکانت بۆ شوێنە پەیوەندیدارەکان گەیشت بێ بەڵێ بینەرە بەرزەکان ڕەحیم گەلالی ئاڵێ چاوەکەم زێر کەس پێ ناکرێت ئەوە حالە هیچ کوڕێک ناتوانێ ژن بێنێ پیرەکەچمان زۆرە و پیرە پیاویشمان زۆرە ڕەوش ئەڵێ خوایە گیانزێر هەرزان بکەیت بەڵێ بێگومان ساهبان شابانیش ئەڵێ شێخانی من حەزێکم ئەمڕۆ باس لە خوسووتاندن و خۆکوشتن بکەین لە کوردستانە کە خەریکە دەبێتە دیاردە لە هەفتەی ڕابردۆ لە هەولێر خانمەی باوکاری دانەمەزراندونە ئەمڕۆشە لە سلێمانی گەنجێکی تەمەەن 24 ساڵ خۆی خونکاندووە بەڵێ هەروەها ساڵات دووسکی ئاڵێ دەمەوێت لەسەر دامەزراندن قسە بکەم بە تایبەتی یەت وەزارەتە نەفخۆ عەداڵەتێکە زۆر دیارە من دبلوم هەیە تەقدیمێ vê وەزارەتێ من کردە ناوێ من دەرنەچوویە هەروەها شات ئازابانیش ئاڵێ ئەگەر تەوەرێک لەسەر شیعر دابنێن زۆر سوپاسان دەکەم چونکە بەڕاستی شاعیرانێکی زۆر گەورەمان هەیە بەڵێ مە سەرنجەکانی لە بەرچاوەرەگرین هەروەها نۆخلیس ئەڵێ مخریس شوقەکانی سەرڕێی کەس نەزانی شاری هەولێر بەڕاستی ئەمە بەڵێنی هەربژارنەکانی کوردستان بۆ بە خەرکیاندا کە یارمەتی هەژاران بدەن بەس شتێکە هەڵگەراوەتەوە هەروەها یۆسف ئەڵێ پێم باشە باسی کێشەی نەبوونی دادپەروەری و ناسەروەری دادگا هەرێم لە بریاردان لە کاتی دادگایدا بکەین بەڵێ بینەرە بەرزەکان بەمەش هاتینە دوای تەوەری ئەمڕۆی بەرنامەیەوە بەرنامەی مایکی خەلیکە تەوەرێکی کراوە بۆ هیوادارین ئەوانەی پەیوەندی کراوە بە شێوەی توانیبان دەنگی خۆیان بگەین هیوادارین شوێنە پەیوەندیدارەکانیش گیان لە سەرنجی ئەوەی بەڕێز بێ و تا سبەینێ لە بابەتێکی گەرمتر لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بین ڕێز و حورمەتی مەقبولکەن هەر شاد بن.